کۆمەڵی ئیسلامی لە دروستبوونیەوە تا ئێستا لە هەر هەڵبژاردنێکدا سەرڕای تەزویر و ساختەکاریەکان سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە. لە دوایین هەڵبژاردنیشدا یەکەم هێزی سیاسیە کە توانیوێتی بەبێ ساختەکاری ڕێژەی دەنگ و ژمارەی کورسیەکانی بەرز بکاتەوە. لە هەڵبژاردنی 2013 ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردندا لە 178 بووە. لەو هەڵبژاردنەدا کۆمەڵی ئیسلامی توانی 118,000 دەنگ بەدەست بهێنێت کە 6 کورسی پەرلەمان دەکات. بەڵام لە هەڵبژاردنی ئەم جارە کە ڕێژەی ڕاستەقینەی بەشداری هاوڵاتیان زۆر کەمترە لەو لە 156 ڕاگەیەندراوە و کۆمەڵ توانیوێتی 120,000 دەنگی تێدا بەدەست بهێنێت. بۆ پێش چەند کورسیەک بۆ 6 کورسیەکەی زیاد دەکات. ئەو خەڵقانی کە ئێستا ڕەخنە دەگرن و پیان وایە کۆمەڵی ئیسلامی یان ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی دەنگیان کەمیان کردووە. هەر ئەو خەڵکە ڕەخنەگرتن ئەگەر ڕەخنەگران ئەگەر موقیفیان هەبوایە لەگەڵەوەی کە ئێمە زۆرمان هاوار کرد دانیشتنیان لە ماڵ خزمەتە بەو دەسەڵاتی کە 27 ساڵە هەرێمی کوردستان دەچەوسێنێتەوە خەڵ بەرەو قەیران دەبا لە بریەوەی خەڵقیان بێ هیوا بکردای دەبوو بڕۆشنایەتە بەردەمی سنوورخانی دەنگدان. چاکتر بوو بۆ ئەوان ینی ڕۆژی دەنگدان ئەگەر بڕۆشتیان لە سەفی مزگەوتەکانە سێریت کردایە لە 105 لە 110 ئەهلی نوێژخوێنان دەنگیان مەرەکەبەکەی پێوە بوو دەنگیاندا بوو. بەداخەوە ئەو خەڵقانی لە بری ئەوەی کە ئێستا ڕەخنە بگرن با موقیفیان هەبوایە و بەشێک بوونایە لەسەر خستنی مسلمانان نەک چاوەڕێ ئێوە بکەن کە مسلمانان شکست بێنن دوای کا بڵێن نەمانوت ئایبە بۆ ئەوان باشتر بوو هەڵوێست و موقیفیان هەبووە با ئەو کاتە بیان تا ئێمە پشتگیر و پشتیوان بین نەک ئێستا ڕەخنە بگرن لە کاتێکە کە ئێمە سەرکەوتین و شکستیشمان نێناوە. بەهۆی ئەو ساختەکاریانەی لە هەموو هەڵبژاردنەکاندا پارتی و یەکێتی ئەنجامیان داوە هاوڵاتیان لە بەشداریکردنی پرۆسەی هەڵبژاردن سات بوونەتەوە کە ئاماجی سەرەکی یەکێتی و پارتیش هەر ئەوە بووە. لەو هەڵبژاردنەشدا بە ڕێژەیەکی بەرچاو ساختەکاری ئەنجامدرا بەڵام لەناو ئەو هەموو ساختەکاریەدا کۆمەڵ بە دەنگی ڕاستەقینەی هاوڵاتیان سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا. ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵی ئیسلامی پێی وایە ئەگەر دەسەڵات ساختەکاری ئەنجام نەدایە و خەڵکی لە هەڵبژاردن بێئومێد نەکردایە کۆمەڵی ئیسلامی دەنگەکانی لەوەی ئێستا هەیە زیاتریش دەبوو. ئەگەر باز لە 2013 دەکرێت کە ئێمە نزیکی 119,000مان هێناوە بۆ پەرلەمانی کوردستان ئێستا ئەو ڕێژەیە بە زیاوە دەهێنینەوە. ئێمە ژمارەی کورسیەکانمان زیایی کردووە. تۆ زیاکردنی 2 کورسی 3 کورسی لە زەمانێکا کە هەموو هێزە سیاسیەکان کەمیان کردووە ئەمە ناوەنەی چی؟ لە ساڵی 2013 لە 5 لیستە براوەکەی هەرێمی کوردستان پێنجەم بووین. بەڵام ئێستا ئێمە سراعمانە لە بینی 7 لیستی گەورەی هەرێمی کوردستانە کە وەکو لیستی براوە سەیرەکرێن ئێمە منافسەمانە سەر پۆستی 4ەمە. بەپێی ڕاپرسیەکی نهێنی کە پێش هەڵبژاردننی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن پارتێکی دەسەڵاتدارەوە ئەنجامدرا بوو دواتر دزەی کردا ناو میدیاکان کۆمەڵی ئیسلامی ڕێژەی دەنگ و ژمارەی کورسیەکانی 2 هێندە زیادی کردووە. بەڵام بەهۆی زۆری ئەو ساختەکاریە و کەمی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەکەدا وای کردووە نرخی کورسی زۆر بەرز بێتەوە. ئەوەش کاریگەری لەسەر ژمارەی کورسیەکانی لیستی کۆمەڵ هەبووە. زیادبوونی دەنگەکانی کۆمەڵ لە سەرجەم هەڵبژاردنەکاندا تەنیا هۆکاری بەردەوامی لەگەڵ بەرەی خەڵکو و چاکسازیدا بووە و لە بەرامبەر داواکاری هاوڵاتیانیشدا لەژێر هیچ فشارێکدا سازشی نەکردووە. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.